يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، بابەتی گەرمی ئەم ڕۆژە و ئەم هەفتەیە لە تەواوی کوردستان و تەواوی میدیاکانی جیهاندا باسی کۆچبەرانە لە بیلاڕووسیا کە چۆن لە بارودۆخێکی سەختدا دەژین، کە بەشێکی هەرە زۆریان ئەوانە خەڵکی نیشتیمانەکەی خۆمان، خەڵکی باشووری کوردستانن و ئەوانی تریش هەر مرۆڤن. لە هەر شوێنێکی جیهاندا مرۆڤێک ستەمی لێ بکرێ تۆ بەڕاستی بە خەیاڵتانەیە ڕێزی تایبەتیم هەیە بۆ ڕووی جەنابتان ئینسان دەبێت گومانی لە مرۆڤ بوونی خۆی هەبێ. بۆیە بە پێویستم زانی وتاری ئەمڕۆ باسی کۆچکردن و بەجێهێشتنی نیشتیمان بکەم لەلایەن خەڵکی بەگشتی و گەنجانی ئەم هەرێمی کوردستانە بە تایبەتی. خۆشەویستانم، دیاردەی بەجێهێشتنی نیشتیمان لەگەڵ مێژووی مرۆڤایەتیدا هەبووە. هۆکارەکانیشی زۆرن. هەندێک کەس نیشتیمان و زێدی باب و باپیرانی خۆی بەجێهێشتووە لەبەر ئەوەی کە لەگەڵ ڕژێمی ئەو وڵاتەدا ئیدارەی نەکردووە، کە پێی دەڵێن کۆچی سیاسی، بەهۆی نەگونجانی سیاسەتی لەگەڵ ڕژێمی دەسەڵاتداردا نیشتیمانی بەجێهێشتووە. لەو وڵاتەشە کە پەنا دەدرێ پێی دەوترێ پەناهێندەی سیاسیە. خەڵکانێکی تر نیشتیمانیان بەجێهێشتووە بۆ ئەوەی بڕۆن فێری زانستی نوێ بن کە لە وڵاتی خۆیان دەست نەکەوتووە. خەڵکانێکیش لە زێدی باب و باپیرانیان هەڵکەناون خوا پەناماندا بەهۆی دوژمنایەتیەوە. دوژمنایەتێکیان توش بووە نەیتوانیەوە لە وڵاتی خۆیان لە زێد و نیشتیمانی خۆیدا بژیا و سەری خۆی هەڵگرتووە وڵاتی بەجێهێشتووە. خەڵکانێکیشمان هەن بەهۆی کارەساتە سروشتیەکانی وەکو بوومەلەرزە و لافا و قڕبوونی مەڕ و ماڵات لە قەدیما کە مێژوو دەخوێنیەوە هیچی نەماوە، وڵاتەکەی بەجێهێشتووە، سەری خۆی هەڵگرتووە و خەڵکی کوردمان هەیە ئێستا لە میسرە. ئەو هۆکارانە وای کردووە جارێشکە بە وڵاتان نەهاتۆتەوە. نەوەکانیان ئێستا دڵێن ئێمە کوردین و خەڵکی کوردستانین. خەڵکانێکیشمان هەیە بۆ کار و کەسابەت لە وڵاتی خۆیدا دەستی نەکەوتووە و ڕووی کردووەتە وڵاتێکی تر و لەوێ بۆ هەمیشەی ماوەتەوە، واتە بە دووی پارە و بژێوی ژیاندا ڕۆیشتووە. هەموو شتێک دوو بابەتی هەیە، هیچ شتێک نییە یەک لایەن بێ. کۆچکردن بەجێهێشتنی نیشتیمان، کەسانێکی ئێمە دەڕۆن بۆ ئەوروپا، دەچنە وڵاتێکی وەکو ئەمریکا، دەچنە ئوسترالیا، لە ڕوویەکەوە ئیجابیاتی هەیە، چاکەی هەیە. سوودەکانی کۆچ ئەمانن: گەنجێکی بێکاری لای ئێمە کە لێرەکانە کارێکی ئەوتۆی نییە، یان حەزی بەکار نییە، گەنجمان هەبووە لێرە هەتا 12 نیوەڕۆ لە خەو هەڵناستەیە، شەو هەر لەسەر موبایل بووە. هەمان ئەم گەنجەی ئێرە کە بە دایک و باوکیشی پێوەی گرفتار بوون ئێستا لە ئەوروپایە وەکو سەعات ئیش دەکا، چۆتە سەر ئیش، لەوێ بێکار نەماوەتەوە، هەم دەهاتێکی باشی دەست دەکەوێت، هەم پۆبجی و هەراوبەزمی نەما، وەکو سەعات یەک کاری پێ دەکەن لە بەیانیەوە تا ئێوارە، شەویش ماندوو دەخەوێت. واتە ئینسانێک دروست دەکەن. ئەو ئینسانەی کە لێرەکانە وزەیەکی پێ نازانێت چۆن سەرفی کار لەوێ بەکاری دێنن، وڵاتی خۆشیانی پێ ئاوادان دەکەنەوە، پارەیەکیش دەدەن بەو، واتە ئینسانەکە دروست دەبێ. ئەوە یەکەم لە سوودەکانی کۆچە. دووەمیان بەجێهێشتنی نیشتیمان و چوونە ئەوروپایان وڵاتێکی تر فێری ئەوەت دەکا کەسێکی بە تەحەممول بی. خەڵکانێک لێرەکانە بەگشت سێبەری خۆیاندا دەچوون، بەڵام لەوێ ئەوەی بۆ ناڕوە. لێرە سەیری کردووە کە شوفشی بەسەر خەڵکا کردبێ، لەوێ یاسا و نیزامێکی ئەوەندە توند هەیە دەیبەستێتەوە، بە غەرامەت تەمەی دەکا، جارشکە ناتوانێت. فێری سەبر و تەحەممول دەبێ، فێر دەبێت چۆن ڕیز بگرێ بۆ سواربوونی پاسێک، بۆ میترۆیەک، پەلەژ ناکە. هەر ئەو کەسەی ئێرە ئەو شەڕەنگێزە فێری هێمنی و لەسەرخۆ حرمەتی یاسا و نیزام دەبێ. سێمیان فێربوونی زمان. ئینسان هەر ئەوەی کە فێری زمانێک دەبێت، وەکو زمانی ئینگلیزی، بۆ خۆی بەرەکەتێکە. دوا ڕۆژ کە هاتەوە
ئەو زمانە دەتوانێت لە زۆر شوێن ئیشی پێ پەیداکە. چوارەم لە سوودەکانی کۆچکردن بۆ دەرەوەی نیشتیمان پێکەوەنانی سەرۆت و سامانێکە ئەگەر بە حەڵاڵی بێ و بە شەرعی بێ کەسەکە زیادەڕۆیی نەکا خۆی بنیاد بنێ. لە ساڵی نەوەتەکان و لە گرانیەکاندا سوپاس بۆ خوا ئەو کەسانی کە لە دەرەوە کوردەکانی خۆمان بە ئەخلاق و بە ڕەوشت و دیندار بنەمایەکی هاوکاری بوون بۆ خێزانە هەژارەکانی ئێرەش. ئەوانەی ئێرەش ئەوەی کەسێکی لە دەرەوەی وڵات بۆیە دەبوژایەوە. گەنجێکیش دەتوانێت لەوێ بە حەڵاڵی کەسابەت بدۆزێتەوە و زیادە ڕەوی نەکا و لە حرامەکان بە دوور بێ، چاوی لە بنیادنانی خۆیەوە بێ داهاتێک بۆ دوا ڕۆژی خۆی بنیاد بنێ و لێرە بەس ژیانێکی سەربەرزی لە دوا ڕۆژا بژی. بەڵام ڕۆکەی تری ئەی ڕۆزیانمەندەکانی کۆچکردن و بەجێهێشتنی نیشتیمان چین. یەکەمیان مەترسی لە دەستدانی دین کە ئەوە خەتەرترین شتە. ئێمە سوپاس بۆ خۆی پەروەردگار لە هەرێمی کوردستاندا لە ناوەندی ئیسلامیدا هەموو دەقەیەک گوێت لە بانگە ئامادەی وتاری جومعەی چاوت بە پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان و ئەهلی دین و موسڵمانیەتی دەکەوێت، تەئسیرت تێدەکا، ڕات دەشێشێ. بەڵام کاتێک کە تۆ دەچێ وڵاتێکی وەکو ئەوروپا لە شوێنی وا هەیە هەر مزگەوتیش بوونی نییە، ئالەو کاتەدا وردە وردە خەریکە لە دینەکەدا دەبڕێ. فێربوونی فرت و فێڵ کەسانێک هەن بەداخەوە، خەڵکانێکمان هەبوو ناڵم هەمویان، خەڵکانێک هەن بەو شێوەیە داوای پەناهەندەییان کردووە کابرا وتوێتی من یەزیدیم، مسڵمانە، دایک و باوکی مسڵمانە دەڵێ من یەزیدیم. چەندین جار لەم مزگەوتە لە سلێمانی خەڵک پرسیاری لە من کردو مامۆستا ئەمەوێ ببن بە زەردەشتی، هیچ بڕوان پێی نییە، لە ناخەوە بڕوان بە عەقیدە و بیر و باوەڕ و ئیسلامەتیەکەی خۆمە. بەڵام دەمەوێت پەیوەندی بە زەردەشتەکانی ئێرەوە بکەم و لە کتابێکم بۆ لە وەقافەوە بۆ بکرێت کە من وازم لە ئیسلامەتی هێناوە بوومە زەردەشتی، بەس بە نیەتی ئەوەم بڕۆم بۆ ئەوروپا. لەوێ دەڵێم من وازم لە دینداری خۆم هێناوە، چوومە سەر ئاین هێشکە هەڕەشەم لەسەرە باوکو دایکم دەریان کردوم بنەماڵەکەم دەمکوژن بەڵکو پەنابەریەک وەرگرم. بەڵام دەبێت گوناه بێ مامۆستا خۆ من لێت لەو بڕوان پێینە، دوای نوێژ دەکەم. بەوانەمان وتۆ تۆ دوو جار غەش دەکەی، دوو جار گوناهت دەگا. کەسێک کە هەر لە ئیسلام واز بێنێ بە ڕەزامەندی خۆی مرتەد دەبێتەوە، ئەو گوناهێکی هەرە کەبیرەیە و ئەوە مەگە دواتر تۆبە بکا و بێتەوە سەر ئاینی ئیسلام و شایەتمان بێنێتەوە، هەتا بێدین و بێژین بوو. ئەگەر ئەوە جارێک تاوانبار و گوناهبار بێ، ئەو کەسەی کە دەڵێ من یەزیدیم یان زەردەشتیم بەس بۆ ئیقامەیەک وا دەڵێ دوو جار تاوانبارە، دوو جار گوناهبارە. یەکەمیان بڕوای بە دینەکەی خۆی زۆر فشۆڵ بووە، چۆن لە پێناوی دنیادا واز لە دینت دێنی ئەگەر بەو شەش بێ. دووەمیان دەستی خەڵکانێکی ترت بڕیوە، تۆ بڕوا دوانێ کە زەردەشتێر ئایم بێ دەستێت سەری بڕواشی پێدەکەی و نامەشی لێ وەردەگری دەستی ئەویشت بڕیوە، ئەبی بە منافق دوو جار خیانەتت کردووە، دوو جار تاوانەکەت گەورەیە، وەکو دینی خۆل لەدەستدا فێڵت لە کەسێک کەش کرد کە بڕوای پێکردی. بۆی ئەمانە هەموو دەکرێ. خەڵکانێکن لە ئەوروپا تووشی داوی ئەوە بوون کابرا دەچێت لە مەحکەمە لە ژنەکەی جیا دەبێتەوە. وەڵڵا چەند جار پرسیار لە ئێمە کراوە، مامۆستا لە خێزانم بەس بۆیە جیا بوومەوە خۆ من لە ناخەوە بڕوامانێ کە تەلاقم داوە، بەس لە مەحکەمە لێک جیا بووینەوە بۆی ئەو شوقەیە وەرگرم منیش دانەیەک وەرگرم، ئەو مەعاشێک وەرگرم منیش دانەیەک وەرگرم، بەڵام لە ژێری شەوە هەر ژن و مێردین. دیسان ئەمەش دوو جار تاوانەیەکەم تەلاقەکەت دەکەوێت، هەر تەلاقێک لە دادگادا بخرێ تەلاقەکەت دەکەوێت و بە دڵنیاییەوە لە هەر دادگایەکی جیهانیدا بێ، لە هەر شوێنێکا بێ، قازی هەر کەسێک بێ کە تۆ بە نووسید من لە خێزانم جیابوومەوە جیابوویتەوە، چونکە کەس زۆری لێ نەکردووی، لە پێناوی مادەدا وات کردووە. دووەمیان غەشت لەو وڵاتەش کردووە کە پەنای داوی کە دەبووە ئەمینترین کەس لە وڵاتەدا تۆبی کە نانی دەخۆی کە لە سایە و سێبەریدا حەساویەوە پەنادراوی، غەشت لە وڵاتەکەش کردو پەنا بەخوا. تازە لە حەڵاڵ و حرامەکە دەپرسی، بۆیە خاڵی یەکەم مەترسی لە دەستدانی ئاین زۆرە لەوێ. هەر چەندیش هەیە خەڵکمان هەیە لێرە بێدین بوو، بە فەزلی خوای پەروەردگار لەوێ تووشی خەڵکانی دیندار بوو، ئێستا موسڵمانێکی زۆر مولتەزیمی لێ دەرچووە، ئەوەش هەیە. دووەمیان مەترسی بۆ سەر ئاستی خێزاندار، چوونە ئەوروپا و چوونە هەر وڵاتێکی بێگانەی غەیری موسڵمان بۆ تاکە گەنجێکی خاوەن بیر و باوەڕ سوودی هەیە، بەڵام بۆ کەسێک خاوەنی کۆمەڵک منداڵ بێ بەڕێگەی قاچاقیش بچێ خۆی بخاتە ئاگرەوە، واللهی مەترسێکی زۆر گەورەیە لەبەر ئەوەی بەدڵنیاییەوە منداڵەکانی لەدەست دەدا. لە ڕووی دنیایەوە ڕەم بێ ژیانیان خۆش بێ، بەڵام بڕواتان هەبێت لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ و کلتور و نەتەوایەتیەوە بە تەواوەتی منداڵە بچووکەکانت لەدەست دەدەی، بە تایبەتی کچ. ئەو دەڕوا کچەکە دەڕۆ دوو سێ شەو هەر نایەتەوە، خواگەل لە ماڵەوە یەک تۆز لێرەکانت دڵی کچم لەکوێ بووی، لەوێ ئەوەشت بۆ نییە بڵێ کچم لەکوێ بووی،
دەتوانێت تەلەفۆنێک بکە و شورتە بشت دگرێ و سەمعەشت بشکێنێ دواتر دەتوانێت هەر نایەتەوە ماڵەوە ئەو کاتە دینەکەشت لەدەستدا ئابڕۆکەشت چەند کەس هەیە دەگریا کچەکەی لێ بۆتە مەسیحی بەخوا کچەکەی بۆتە بێدین و ملحید ئەگریا دڵە خۆزگە هیچم نەبووە نەڕۆیشتمایە مامۆستا کچەکەم لەدەستدا کوڕەکەم لەدەستدا نایەتەوە ماڵەوە تەواو بەجێ هێشتم ئەوروپیانە دەژی ئەو خۆی لەوێ لەگەڵ ئەوە ڕاهاتووە بەڵام تۆ لەگەڵی ڕانایی تۆ لەسەر کولتور و دەب و نەریتێکی ڕەستەنی کوردەواری حرمەتی باوکو دایکایەتی حرمەتی بینی ئەولاد و باوک فێر بووی ئەو لەگەڵ تۆ جیاوازە منداڵەکانت لەدەست دەدەی بۆ خێزاندار مەگەر خوا ڕەحمی پێ بکە و کۆمەڵە موسڵمان من بە دەوریەکەوە ئەینە زەحمەتێکی گەورەیە سێمیان قەیرەی کچانی ئێرە ئێمە گەر ئەو هەموو کوڕەگەنجەمان بڕوا بەڕێزان ئەی کچە بە ڕووسورەکانمان ئەی کچەکانمان شوبەشێ بکەن ئێستا ڕێژەی کچ لە کوردستاندا زۆرە ئەو کچانەمان ئەو خوشکە بەڕێز و بەحیا و حرمەتانەمان ئەی باشە گەنجەکانمان وڵات بەجێ بێڵن ئەی کچەکانمان چی بکەن مەسوولەکان بە ئارزووی خۆیان بیکەن بە دوژن و سێژن و بیان چەوسێننەوە ژنە کۆنەکانی خۆیان بەڕەڵاکەن ئەوەش خەتەرێکی گەورەیە دەبێت بیری لێ بکرێتەوە چوارەمیان ئازاری بەجێهێشتنی نیشتیمان هەموو ئەو کەسانەی کە ئێمە ئەم کوردستانە و گەنجانە بەجێ دێڵن بە دڵنیاییەوە کەسانی پاکن ناخیان خاوێنە بۆیە هەموو کەسێکی ناخاوێن ئازاری دووری نیشتیمان دەچێژێ خوای پەروەردگار لە سوورەتی ئەنیساء ئایەتی 66 دەفەرمێ ولو أنا كتبنا عليهم أن يقتلوا أنفسكم أو يخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم ئەگەر بە خەڵکیمان بووتە لە باسی بەنو ئیسرائیلیدا بە خەڵکیمان بووتە خۆتان بکوژن بەدەستی خۆتان یان نیشتیمان و زێدی لەدایک بوونتان بەجێ بێڵن و بڕۆن ئاوارەی وڵاتان بن کەمێکتان نەبێنەتان دەکرد ئەوەی شاهیدی ئێمە لەم ئاەتەدا ئەوەیە کوشتنی ئینسان خۆی بەدەستی خۆی لەگەڵ ئازاری بەجێهێشتنی نیشتیمان خوا بەیەکەوە باسی کردوون واتە ئینسان کاتێک کە خۆی دەکوژێ ڕوحی خۆی دەردێنێ کەسێکیش کاتێک زێدی باب و واپیرانی هەتا بەجێ دێڵێ و لە نیشتیمان دوور دەکەوێتەوە حەز بەو ئازارە دەرونیە دەکا بۆیە زۆرێک لەوانەی کە لە ئەوروپاش ئێستا هەفتانە دێنەوە ئێمە لێرە بە خزمەتیان دەگەین الحەمدوللا هەموو خەڵکی موسڵمان ئەڵێ وەڵڵا مامۆستا بەس بەوە ماوەم کە ئومێدێک هەیە ڕۆژێ بگەڕێمەوە هەر بەوە دڵی خۆمان خۆش دەکەین کە ڕۆژێ دەگەڕێینەوە هەمیشە دڵمان ناڕەحەتە هەز بە شادمانیەکی دەرونی ناکەی خۆی گەورە فیترەتی ئینسانی وا لێ کردووە لە نیشتیمانی خۆتان نەبێ هەز بە ئارامی ناکەی ناحەوێیتەوە بۆیە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرە ئازیزە کاتێک کەوا مەککەی بەجێهێشت هەروەکو ئیمامی قورتوبی لە الجامع لأحكام القرآن لە تەفسیری قورتوبیدا لە مجلدی 13 لاپەڕی 257 دەفەرمێ ئیمامی مقاتل فەرموویەتی کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەشکەوتی سەورە ماوەی 3 ڕۆژ خۆی شاردبەوە هەتاوەکو چێوماڵی کافرەکان سرەویەوە هاتەوە بۆ سەر ڕێگا ئەسڵیەکە واتە هاتەوە نزیکی مەککە شەو بوو کاتێک کە ڕێگای مەککەی دۆزیەوە فەرمووی ئەبوو بەکر ئەمە شوێنی ڕێگای مەککەیە لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی پڕ بوو چاوی پڕ بوو لە فرمێسک بۆ نیشتیمانی خۆی لەو کاتەدا فەرمووی خۆزگە لە مەککە دەریان نەکردمایە ئای بەجێهێشتنی نیشتیمان چەند ناڕەحەتە خوای پەروەردگار یەکسەر دڵی پێغەمبەری دایەوە صلی الله عليه وسلم حەزرەتی جوبریل هاتە خزمەتی و ئاەتی 85 سوورەتی القەسەسی بۆ هێنا کە دەفەرمێ إن الذي فرض عليك القرآن لرادك إلى معاد أو پەروەردگارەی ئەو خوایەی کە قورئانی بۆ نازڵ کردووی فەرزی کردووە لەسەرت فەرزی قورئان خوێندنەوەی تەبلیغ و گەیاندنی کارپێکردنی ئەو خوای پەروەردگارە دڵنیا بە ئەی محەممەدی خۆشەویستم ڕۆژێ بۆ ئەم مەککەیە دەجێڕێتەوە خوا دڵنەوەی پێغەمبەری کە صلی الله عليه وسلم ڕۆژێ بەسەر بەرزیەوە بۆی دەگەڕێیتەوە فەتحی دەکەی ڕزگاری دەکەی لە پەرستی پاکی دەکەیتەوە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵ و دەرونی ئارام بوو پێغەمبەرێک بەو هەموو بەهێزیەوە دووری نیشتیمان چی پێ دەکا تۆ زۆر لەوە لاوااستری کاتێ نیشتیمان بەجێ دێڵی ئەو ئازارە دەرونیانە بە دڵنیاییەوە لەسەر دڵ و دەرونت کۆ دەبنەوە زۆر کەس تووشی نەخۆشی نەفسی دەبێ ئەبێ لەوێ حەپی دەرونی بخوا إمام ابن عثيمين لمجلد 6 تفسيركيدا للاپەڕە 406 دەفەرمێ قد اشتاق إلى مكة بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی ئەمایەتی بۆ دابەزی خوا دڵنەوایی کرد چونکە زۆر تامەزرۆی مەککە بوو
دكتور محمد راتب نابلسي لتفسيرك يا مجلد شجلة بريبيان صو حفتة فرمي فالله عز وجل جعل في فطرة الإنسان أن يحب بلده ووطنه خوال ناخي هموم روفيكي ساغ السلام مدى وفشتيكي بنيادنا وكخوشويستين اجتماعنا كزيدي لدايق بون وقور بون وبيقيشتن تخوش الدواء ناتواني ليدا ببري هميشه دڵ لایەتی بۆیە ئازاری دووری نیشتیمان وا لە کابرایەکی بەڕێز و بە حرمەتی وەکو دکتۆر عەبدوڵڵا پەشێو دەکا. دکتۆر عەبدوڵڵا پەشێو کاتێکە کوردستان بەجێ دێڵێ لە ساڵی 1982دا شعری ترس دەنووسێ. چەند شعرێکی بەهێز و جوانە کاتێک کە دەڵێ بەفر تا جێی بڵندتر بێ پتر لە هەتاو دەترسێ. ژن تا شۆخ و دەلالتر بێ گەشتر چرای ترسی پیری لە نیگایدا دادەگیرسێ. لەم جیهانە هەر کەس لە شتێک تۆقیوە لەم جیهانە هەر کەس لە شتێک تۆقیوە کوندەبۆ لە ئاوەدانی دست لە سەگ و کۆکەی بێدار کەر لە هەوراس دیوار لە سنگ دار لە بزمار کەڵەچێوی لە خڕەی بەرد لە خشپەی دار منیش زراوم ڕژاوە دەترسم لە سەرەمەرگە سیەکانم بزری کێنن بۆ تۆسقاڵێک هەوای وڵات دەترسم بمنێنە خاچێک نە من ئاشنای بۆنی ئەو بم نە زمانم ئەو تێی بگات. ئای مردنیش لە غەریبی بەبێ کەس و کار چ ناڕەحەتیەکی گەورەیە. هۆکارەکانی بەجێهێشتنی نیشتیمان چیوا لە ئینسان دەکات زێد و نیشتیمانی خۆی بەجێ بێڵێ بەدەستی خۆی بڕوا وازی لێبێنێ. یەکەمیان بێکاری ئەو کەسانی کەوا ساڵانی خوێندوویانە دواتر دانامەزرێن شوێنێک نێکاری لێ بکەن. گەنج بە تایبەتی وزەیەکی زۆری تێدایە. گەنجی کوردی ئێمە بە سروشتی ناوچەکەمان کە دەڵێ بەهەشتە سوبحان الله وزەیەکی زۆری تێدایە. حەز دەکا بجوڵێ حەز دەکا بەکاری بێنێ. کاتێک کە نازانێت لە چدا بەکاری بێنێ بیر دەکاتەوە بڕوا بۆ شوێنێک کە وزەکەی لێ وەرگرن. فعلەن لێشی وەردەگرن وەکو عەرزم کردن. لێرە کە تا 12 نیوە ڕۆ دەخەوت هەمان گەنجە پێنجی بەیانی وا لەسەر کار و پێنجی ئێوارش دەگەڕێتەوە. لەشیشی لێی خۆشە. بۆیە کاتێک کە ئەو وزەی دەست نەکەوت لێرە لە چیدا بەکاری بێنێ سەری خۆی هەڵدەگرێ. دووەمیان چاولێکەری. چاولێکەری زۆر دەردێکی گرانە. بڕواتان هەبێ زۆرێک لەوانەی کە ئێستا لە بیلاڕوسیا لەو بارودۆخە ناڕەحەتەدان کە فرمێسک لە چاوی زۆر بەمان دێنێ. وەڵاهی زۆریان بەو هەژاریە نین کە بڵێ لەبەر بێنانی ڕای کردووە. خەڵکێکی تێدا بازرگانی زێڕە بە ملیۆن دۆلاری هەیە. خەڵکانێکی تێدا 50 دەفتەری هەبووە لێرە 3-4 خانووی هەیە کە ناسیاومانن وا لەوێ بەژن و منداڵەوە لەوێ کەوتووە. بەوە دەڕۆی کاکە بۆ وڵاتەکە بەجێ دێڵی خۆ الحەمدولله هەتا پشتا و پشتت بیخۆی لێرە هەتا هەر 3-4 خانووی کرێت هەیە. وەڵای خەڵک و کەس و کار و خزم هەمووی ڕۆی با ئێمەش بڕۆین. ئەو چاولێکەریە دەردێکی کوشندەیە بێ ئامانجی خراپە. ڕێزم هەیە بۆ ڕوو یەک بەیەکی جەنابتان لە دەرەوەی مزگەوت تا توێتایەک ببینین 10 کەس بەسەرەوەتی من و تۆ ئیشیشمان نەبی دەڕۆین بزانین داخۆت چییە. شتەکەمان نەوێت 4 کەس کڕی من و تۆش دەیکڕین دڵە بێ حیکمەت نییە ئەو هەموو خەڵکە سەری کردوتە سەر دیارە شتێک هەیە. ئەو چاولێکەری و بێ ئامانجیە دەمان فەوتێنێ. ئینسان کاتێ هەنگاو دەنێ دەبێ ئامانجی ڕوون بێ نەک ماڵی فڵان کەس ڕۆیشتن بەخوا منیش بڕۆم باشە بەبێ ئەوەی بزانی بۆ دەڕۆی لێکی بدەیەوە بە زانستی و بە عیلمی ڕاوێش پێ بە خەسانی شارەزا ئەرێ من دەچمە ئەوروپا بە ماڵ و منداڵەوە بە فڕۆکە دەڕۆم ئەی نازانیت چوتی چن مەساتێک دەبی لێرە هەموو ڕۆژە مەنزەڵی خواردنت فڕێدەدا لەوێ دەبێت چاوەڕێبی فڕۆکەت لە تێسەمونت بۆ فڕێدا. چ زەلیلیەکە بۆ ئینسان بەدەستی خۆی بەسەر ماڵ و منداڵی خۆی دابێنی ئەوە چاولێکەریە وال لێ دەکات چاولێکەر مەبە. سێمیان جیاوازی چینایەتی کۆمەڵایەتی کوڕ و کچی مەسوولەکانی ئێمە بە ویژدانەوە دەڵێم ناڵم هەمویان چونکە دینەکەم وای فێر کردوم هەر نمونەیەکی جوانت بینی بڵێ ئەمە جوانە ناشیرنت بڵێ بێنی ناشیرینە. من کوڕی مەسوولم بینیوە کە هاتووە بۆ لام هەویەکەی نیشانداوم ئەمجا بڕام کردووە کە کوڕی فڵان کەسی باڵا دەستی مەسئولی ئەم وڵاتەیە مامۆستای قوتابخانەیە بە سیارێکی سادە هەروەکو ئەوەی من ژن و منداڵێکی حیجابی لەگەڵ بووە زۆر بە حرمەت و بەڕێز بێچەک و بێ حیمایە. وەڵای وتوێتی مرور غەرامەی کردوم هەر قەت ڕۆژە نەموتە من کوڕی فڵان کەسم. ئاسایش سیاری پێڕاگرتم و سندوقی پێکردم وەکتمە بەسەر چاوان قەت نەموتە من کوڕی فڵان کەسم کە لەرز لێرێ ناوی بێنی. ئەوەندە بە ئەدەب بووە دیارە ئەسڵزادەیە باوکی لە شاخی شاهەر پیاوە بووە نانی باوکی خۆی خواردووە. بەڵام زۆرێک لەوانەی کە زۆڵەکن ناڵم زۆڵ زۆڵەکن
کاتی خۆشی لە شاخە کە پێشمەرگە بوون هەر قەل و قازی خەڵکیان دەدزی ئەمڕۆ هاتوونە سەر ئەو سفرە حازر و نەوتە لێدەیە کوڕەکانیان چ چەواشەکارێک بەرامبەر بە خەڵک دەکەن ناوێری بە سارە بە تەنیشتی دابڕۆی کچەکانیان چۆن تەحەدا لە پۆلیس و ئاسایش و مروریش دەکەن چۆن دەچنە زانکۆکانەوە سارەکەی ئەو بایسی چل دەفتەرە و حرەسی تایبەتی بە دیارەوەیە تۆش 250 نییە لە کافتریاکە چایەکی پێ بخۆیتەوە یان خەڵکی خێرەوەمەند بەخێوت دەکە ئەم گەنجەم نیشتیمانەی بەرچاو دەکەوێت کاتێ ئەو جیاوازی یەکجار زۆرە دەبینێ ئەڵە با بڕۆم بە وڵاتێکا کە خەڵکەکەی ئاوا بێ بەرامبەرم بۆ کوڕی فڵان کەس ئاوایە و بۆ من ئاوا بم بیری هەڵەی خۆی دەکاتەوە چارەسەرێکی هەڵەیە خۆی بە دەریای ئیجەدا دەدا و دەخنکێ چوارەمیان ناومێدبوونی دایک و باوکەکان لەو ژیانەی کە هەیە هەر یەکێک لە ئێوەی بەڕێز لە باوکی ئێوە لە باپیرانتان خاوەن دیواخان بوون لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە کەرکووک لە هەڵەبجەی خۆشەویست و شارەزووری ئازیز هەر یەکێک لێەوە باپیرانتان خاوەن دیواخان بوون خۆتان ئەوەی بە تەمەنن خاوەنی دیواخان بوون شۆڕشی کوردی لە ساڵی 60ەوە لەسەر گیرفانی کێ بەخێو کرا لەسەر گیرفانی ئێوە بەنانی ئێوە بە دیواخانی ئێوە ئەوە ڕووداوێکی واقعیە لە کوردستان ڕوویداوە بەس بۆتە نوکتەی ناو خەڵک لەو منتیقەی شارە زوورە کابرایەکی خاوەن دیواخان ئێوارە کاتی ناخواردنی مەغریب ئەنجومەنی ئاوایی لە دەرگا دەدا و دەڵێ کاک فڵان کەسەوە پۆلێک پێشمەرگە هاتوون و بەرماڵی ئێوە کەوتون دەیا خوا بەخێر بن سەر هەردوو چاوم فەرماندەی پێشمەرگە دێ و دەڵێ سەلام عەلەیکم دەڵێ وعەلەیکم السەلام و ڕەحمەت الله وبەڕەکاتوه یا ڕەبی بەخێر بن چی خوا داوێتی و سفرەی کوردی ئاوەدانە نانیان دەدەنێ و کابرەگە لێ خۆشحاڵ دەبێ ئەبێتە دەوری سەعات 8 شەو ئەوە ئەگە 5 بانگی دابێ وەکو ئێستا دیسان لە دەرگا دێتەوە وڵات کاک فڵان کەسەوە پۆلی 6 پێشمەرگە هاتوون بەرماڵی ئێوە کەوتون تەوزیع کراوە ئەمجا پێشمەرگەکان دێن وەسەلام عەلەیکم ئەم جارەوە بەڕەکاتووی لێ دەکاتەوە عەلەیکم السەلام و ڕەحمەت الله ناڵەوە بەڕەکاتوو تۆزە وەڕزێکی پێوە دیارە سعات 10 شەو دیسان لە دەرگا دێتەوە جەماعەتێک مەفرەزەیەش کە هاتوون و نانیان پێویستە ئەم جارەڵەن سەلام عەلەیکم دەڵێ وعەلەیکم السەلام و ڕەحمەت الله کەش تەواو دەبێ وەختی نووسنە سعات 12 منداڵ هەمووی ئیستراحەت بکەن دیسان لە دەرگا دێ کاکە پۆلی پێشمەرگەی تر هاتون و پێویستیان بە نان و چایە دەی کابان هەستێننەوە ئەمجا کابرای فەرماندە دەڵێ سەلام عەلەیکم دەڵێ هەلا هەلا دەڵێ کاکە عەیبە هەلا هەلەی چی دەڵێ کاکە وەڵڵا هیچم پێ نەما لە ئێوارەوە ئەسەلام عەلەیکم و ڕەحمەت الله تەواو بوو عەلەیکم السەلام و ڕەحمەت الله تەواو بوو عەلەیکم السەلام تەواو بوو شکری خوا بکە هەلەشت پێ بڕاوە تەواو بووم وەڕز بووم بەڕاستی خەڵک وەڕز بوو ئەو شۆڕشەی هەر ڕاکێشا تا ئەنفال تا کیمیاباران وەرە پێم بڵێ مەسئولێک ماڵ منداڵی ئەنفال کرابێ وەرە پێم بڵێ 100 جار تەحەدام کردو کەسێک مەسئولێک لە کیمیابارانە تێدا چوو بێ ژن و مناڵی تێدا چوو بێ هیچ بەس کوڕی فەقیر و هەژارەکە هێشتا خەڵک بە ئومێدێکی گەورە و کوردایەتی دەکرد تا ساڵی 91مان ڕاکێشا لە 92دا کە ئینتیخابات کرا خۆتان لە بیرتانە بەڕێزان مەسئولینی وڵات خۆ لەبەر چاوتانە کامیراکانتان ماوە خەڵک لەسەر دیوارەوە خۆی فڕێدا بۆی دەنگتان پێ بدا خەڵک شەڕی لەگەڵ براکەی خۆیدا دەکرد بۆی دەنگتان پێ بدا ئەزانن کە بۆتە 2021 دوو لە سەرسەی خەڵک نەچۆ بە دەنگدان ئەوەشی کە چۆ ڕسمی بۆ گرتون جاری وا درۆی لەگەڵا کردون لە من پرسا و گوناحەکتمەوە نیفاقە وەڵا پیاوتم دەنگ بە فڵان کەس بۆ ڕسمەکەی بگدات ڕسمەکەم گرتۆ دوای ئەمجا خوازانە چیم بۆ نووسیون کابرای کارمەندی خۆشت فێری درۆ کردووە ئەی دەبێ بە خۆت دابچێ و ئەو خەڵکە بۆ وای لێ هات بیرێک بکەیتەوە پارەیەکی زۆر هەبوو لەم وڵاتەدا پارەی نەوت سامانی ناوخۆ لە بینی دوو هێزی زلهێزی دەسەڵاتداری کوردستاندا لە جیاتی بێنن مەعمەلی پێ بکەنەوە کارگەی پێ بکەنەوە ئەو هەموو پارەیە دەڕژا خۆمان لە بیرمانە پێش 2011 لە 2011 ئەو هەموو پارە دەهاتە وڵاتەوە ئەو هەموو پارەیە دەڕژا دەمانتوانی دەیان کارگەی پێ بکەینەوە گەنجەکانمان بێکار نەبنیشی پێ بکەن ئێزانی ئێمە چیمان دەکرد لە ڕقی یەکتر ئەو لا دەیگوت ئەوەندە 1000 کەسم تەعین کردووە ئەویش لە ڕقی تۆ منیش دوو ئەوەندەی کە تەعین دەکەم ئەو کابرا ڕۆژێ لە زەرد بوو کابرای سەوز بە پارە دەیکڕی بانی دەهاتەوە 50 دەفتەر دۆلاری کێ بدەنێ بێتەوە سەنگەر بگوازێتەوە بۆ ئەمبەر بیرتان لەوە نەکردەوە چەند کارگەی جوان لە وڵاتەدا دانێن چەند بنیاتی ئابووری دانێن ئەو هەموو پارەتان لە دژایەتی یەکا سەرف کرد کابرا بۆ خۆی لە لادێکەیە لە نەوەتەکاندا بوژابەوە چەند سەرمەڕ و ماڵاتی پێکەوە نابوو خەریکی شوانی بوو خەریکی کشتتوکاڵی خۆی بوو لە ڕقی یەکتر هەمووتان تەعین کردن وازت پێ لەمە ڕووماڵاتەکەی هێنا کابرا لە لادێ کرد ئێستا ناژبێتە شاری ئاخر تۆ لە شارە دوکانن نەبێ مارکێتن نەبێ هیچن نەبێ معاشێکت هەبێ و ئەویش نەیە لە لادێش بووی نەشبووی بە شاری باڵانسی لادێ و شارتان تێکدا بە دەسەڵاتی خۆتان ئەزانی خەڵک ئەوانەی چەند پێ ناڕەحەتە
خەڵکێک کاتێک کە بیر دەکاتەوە ئێستا من لە 2021 نیوەی خاچی کوردستانم لە ناکۆچی بینی کووردا لەدەستداوە. خەڵک کاتێک کە لە تەلەڤیزۆنەوە دەبیستێت چۆن ناومێد نابێ ئەوە 200 ملیارەکەی بەغا هات ئەگە بێت و نەهاتە مەعاش نایەدرا 100 دەبی یعنی ئەگەوا مانگێک نەهات ئێمە لێرە بێ مەعاش بمێنمەوە دیسان بۆیە پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان چێ هەیە جەرگی خۆی بە ئاو ئاگرادا ئەڵێ کوڕم بەخوا من ژیانم هەمووی ڕۆی ئێستا چاوەڕی 200 ملیاری بەغا بم کوڕی خۆم باوەک منت لێ نەیە تۆ سەری خۆت هەڵگرە ئەو وڵاتە بەجێ بێڵە بەڵکو لە دوا ڕۆژە شتێک لە ئەوروپا لێ پەیدا بێت لێ باوەشێکی بۆ دەگرنەوە خەڵکتان ناومێت کردو بەڕاستی پێتان بڵێم الحەمدوللا من هیچ ئیشم پێتانێ بە هیچ مەسئول و حیزبێکی ئەم وڵاتە بۆیە ڕازگۆیانە پێتان دەڵێم گوێ لە کادرە درۆزن و ماستاوچەکانتان مەگرن کە لەن دنیا شامی شەریفە ئەمە ڕاستیەکانە لە مینبەری مزگەوتەوە لەبەر خاتری خوای نەخوا ئاگادار هیچ بەرژەوەندێکم لەگەڵتاندا نییە بەس میلەتەکەم پێگوناحە ناومێدیە خەڵک جەرگی خۆی بە ئاو ئاگرادا ئەینا چۆن دڵت دێ کوڕەکەی خۆت 20 ساڵە بە خێوی دەکەی زانکۆی تاوا کرد و فڕی دیتە ئاوی دیجەوە بەس دەڵێ کوڕم من ناومێد بووم بەڵکو تۆ شتێک لێ پەیدا بێت تۆ بڕۆ چارەسەرەکان بە کورتی لە کۆتاییدا یەکەمیان بە خۆدا چوونەوەیەک بکرێ دڵخۆشی گەنجان بدەنەوە دڵخۆشی بەوە نابێت گەبێتەوە 500,000 دەدەمێ نەکە دڵخۆشی بەوە دەبێت کاکە هەر پارەی خۆمە دەدەمە بە قەرز سلفەی زەواج سلفەی خانوبەرە گەنجێک بزانێگە ژنی هێنا 5-6 ملیۆنی دەدەیتێ 2 دەفتەر دۆلاری ئەدەیتێ خانوەکەی پێ بکە بەعین دەداتەوە کاکە دەداتەوە لە موچەکەی بژێڕەوە لە ئیشەکەی بژێڕەوە ساڵانە لێی وەرگرە قەرزی بدەی بڵێ دوکانێک دانێ خۆم پارەیە هەر بۆ خەزیێنەی دەوڵەت دەگەڕێتەوە خۆ لە ئەوروپا بە ڕیبا دەیدەنێ دوو ئەوەندەشی لێ دەستێنەوە هێشتا خەڵک مەمنونە تۆ ڕیبا مەخۆ تۆ پارەی میلەتەکە بیدێ بە قەرز دوای لێی وەرگرەوە دڵی بە وڵاتەکە خۆش دەبێ دووەمیان عەدالەت و دادپەروەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە هاتۆ دەفەرمێ كان الناس إذا رأوا أول الثمر جاءوا به إلى النبي صلى الله عليه وسلم خەڵکی کاتی خۆی لە مەدینە کە نۆبەرەی هەر میوەیەک پێ بگەیشتایە دایان هێنا بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هێندە ئەو پێغەمبەریان خۆش دەویست چاوی لێ بووە یەکەم هێشووی ترێ بۆڵی سووری لێ پەیدا بووە یەکەم خورما دەنکەکەی پێگەیوە دەمیان لێ نەدەدا ئەیگوت بەبێ پێغەمبەری خوا بیخوا دەیهێنا بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا ئەوە نۆبەرەی ئەو میوەیە کەس دەمی لێ نەدا و لە باخەکەم تۆ بیخۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فأخذ بيده پێغەمبەر بە دەستەکانی وەری دەگرت ئەمجا فەرموو دەستی دەکرد بە دوعا اللهم بارك لنا في ثمرنا اللهم بارك لنا في صاعنا اللهم بارك لنا في مدنا ومدينتنا يا ربي خويا بركت بخير أمي ويوا يا ربي خويا بركت بخير رزق روزي معنا خويا بركت بخير شيشانه وبيوانه وبازار معنا خويا بركت بخير شاري مدينه دەیفەرموو خوای پەروەردگار ئیبراهیم پێغەمبەری تۆ بوو عەبدی تۆ بوو دوعای بۆ مەککە دەکرد خوا ئەمنیش دوعا بۆ مەدینە دەکەم کە شوێنی نیشتەجێبوون و ژیانمە دوو ئەوەندەی ئیبراهیم خوا بەرەکەت کە دوعای بۆ مەککە دەکرد بەرەکەت بەسەر مەدینەدا بڕێژی ئەمجا لە حەدیثەکە دەفەرمێ لە کۆتاییدا ثم يدعو أصغر ولد له فيعطيه ذلك الثمر کام منداڵە لە هەمووان بچووکترە دەیفەرموو ڕۆڵە گیان تۆ بیخۆ دێدا دەمی منداڵەکەەوە بۆ خۆی لێی نەدەخوارد ئەگەر خەڵکێک ئەمە ببینێ بۆیە ئەو پێغەمبەریان ئەوەندە خۆش دەویست بۆیە خۆی نەیدەخوارد ئەیزانی پێغەمبەری خوا فەزڵم چەند ڕازگۆیە لەگەڵیدا دەهات دەیدا دەستی پێغەمبەری خوش نەیدەخوا صلی الله عليه وسلم دەیدا کام منداڵی لە هەمووان بچووکە خوا بە بەرەکەتی ئەو منداڵانە بەرەکەت دەخاتە شارەکەەوە مەسئولینی بەڕێزی وڵاتی کوردستان ئەگەر دەتانەوێ خەڵک ڕانەکا لە وڵاتەکە خەڵک لە نان ڕاناکە دەتۆ وەرە ئاوە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێبازی ئیسلامەتی بگرە ئەو بەروبوومەی کە لە وڵاتە هەیە دوعا بکە کەی ئێوە دوعایەکتان کرد بڵێن خوا لێت بە زیاد بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش هەموو شتێک جارێ دوعاکەی دەکرد خوا بەرەکەتی تێ بخا خوا بۆمان زیاد کە خوا بمان پارێزە خوا ئەم وڵاتە ئاوەدان کە دە دوعا بکەن لە خوا بپاڕێنەوە پاشان بیخەدەمی مناڵە بچووکەکانی ئەم وڵاتەوە بەخوا بەشی تۆ دەمێنێتەوە بەڵام تۆ لە هەموو شتێکە یەکەم جا دەبێ بۆ خۆت لێی تێربی ئەمجا بەرماوەکە بدەی بە میلەت دەی گوناحە کاتی خۆی کابرایەکە بوو بە والی یەمەن ناوی عروەی کوڕی محەممەد بوو کاتێک کە چۆ شارەکەوەتی من هاتووم کتابم پێیە لە فەرمانڕەوای موسڵمانانەوە حاکمی ئەم شارەم ئەم گوێ درێژەم پێیە خەڵکی نەوەکو سیارەیەکی ئەمڕۆ هەر ڕۆژێ لەم شارە ڕۆیشتمە دەرەوە لەم گوێ درێژە زیاترم پێ بوو بزانن دزم دیارە دزیم کردو بۆیە دوو گوێ درێژم پێ یان گوێ درێژەکەم کردو بە ئەسب ئالۆ کاتەدا ئەگە ئینسان بە موسڵمانێتیش نەکاکاکە خۆیەوە هەمووتان شیعاتان دیموکراسی و نازانم سۆشیال دیموکراس و کە ئەوانە هەموو فشە و فاڵن ئینسان ئیسلامی هەبێ و پەنا بۆ دیموکراسی غەربی بەرێ ڕەنبە بۆ ئەو باش بێ بەڵام تۆ دینی خوات هەیە تۆ ڕێبازی پێغەمبەری پڕعەدالەتت هەیە
دیموکراسی بۆ خەڵکی خۆی باشە، سۆشیال دیموکرات بۆ خەڵکی خۆی باشە کە ئیسلامی نییە، تۆ ئیسلامت هەیە بەڵام فەڕەزنا. کاکە گە بە دینی خوا ناکەی شعارت دیموکراسی و سۆشیال دیموکراتە، وەڵا هەر باشە بەهینی ئەوان بکە. ئێوە خۆ ئاگاتان لێ بوو کاتی خۆی کەناڵی جەزیرە چۆن باسی کرد کاتێک کە وتی دیڤید کامیرۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا ئەو ڕۆژەی کۆشکی سەرۆکایەتی لە بەریتانیا بەجێهێشت، هەموو دەنگ و باسی عالەم بوو بە ئەوە، پشیلەیەکی هەبوو لە ناو ڕیاسەی شوێنەکەی خۆیدا کارکردنی لە دیوانی سەرۆکایەتیدا پشیلەیەکی هەبوو. پشیلەکەی ڕۆژانە دەبردەوە بۆ ماڵەوە منداڵەکانی زۆر ئالوودەی بوون. ئەو ڕۆژەی دەور و تەسلیمی حکومەت کرا کە تۆ دیڤید کامیرۆن سەرۆکوەزیران نەمای، ئەڕۆیتەوە بەسەر کاری پێشووی خۆت و تەقاوت کرای، پشیلەکەیان لێ سەندەوە. هەرچی منداڵە بچووکەکانی بۆ پشیلەکە گریان ئەو پشیلەیەمان دەوێ و مناڵ زۆر ئالوودەی ئاژەڵانە ئەو پشیلەیەوە و ئەندامی خێزانەکەمانە و کارتی هەیە لەگەڵمانە، بەرپرسی چاودێری دارایی وڵات وتی نەخێر دیڤید کامیرۆن مافی ئەوەی نییە ئەو پشیلە بەرێتەوە بۆ ماڵە، چونکە ئەو پشیلە موڵکی دەوڵەتە، ئەبێ هەر لە بارەگەی ئەنجومەنی وەزیران بەجێ بمێنێ. والله گەنج کە ئەوە دەبینێت تۆ لەسەر تەلەڤیزۆنە مافی بردنەوەی پشیلەیەکرد نەبێ لە سەروەتی وڵاتە، کاکە چۆن وڵاتەکە بەجێ دێڵێ بەخوا بە برسێتێکەشی ڕازیە، بەڵام تۆ هەمووی بۆ خۆت لوژ دەی لەبەر چاوی منە، ئێتر بەخوا دڵ پڕ دەبێ کە ڕێگەی هەڵە دەگریە بەر خۆت دەخەیتە ئاو ئاگرێکی بێ ئامانەوە. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە، یا ڕەبی خوا ڕەحم بەو دەربەدەر و ئاوارانەش بکەی دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە، خوا ڕەحم بەو ژن و منداڵە بە سەزمانانە بکەی کە گوناهێکیان نییە، خوا هیدایەتی هەموو لایەکمان بدەی لەسەر ڕێبازی ئەم ئیسلامە دامەزراومان کەی، خوای پەروەردگار ئەم دینەمان لەدەست نەدەین تاوەکو دەمرین پێوەی بمرین، خوای بێدین و بێژین نەبین، خوای پەروەردگار مەسئولین و کاربەدەستانی ئەم کوردستانە بە ئاگا بێنیەوە، گوێ لە خەڵکی باش و دڵسۆز بگرن، نەخشە و پیلانی نوێ دانێن، بەر لە کۆچی گەنجان بە عاقڵانە و بە پلان بگرن، نەک بە هەڕەشە و ترساندن. یا ڕەبی خوای عەدالەت بخەیتە نێوانمانەوە، یا ڕەبی خوا لەم ڕۆژی دوعا قبوڵ بوونەدا لێت دەپاڕێمەوە لەبەر خاتری هەر کەسێک کە دوعای لای تۆ ژیرا و ئەم دەستە بەدەست نوێژانە ئەوەی نەخۆشە خوایە شیفای بدەی، خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەی، ئەوەی کەوا خەڵکانی بەتایبەت لە نەخۆشخانەیە و چاوەڕێی دوعای خێری ئەم موسڵمانە دەست بەدەست نوێژانان خوا دوعاکانمان لەگەری شیفای بدەی، بەدایک و باوکی شاد کەیتەوە، خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.